شوهاگ کارکەرێکی بەنگلادێشیە. هەر ڕۆژ دەمژمێر هەفتێ سبەهێ خۆش بوو کار ئامادە دەکە. شوهاگ ساڵا 2011 هاتە هەولێرێ ژوێ چاخێ و هەیانی نەها هەر ڕۆژ جادە و کۆڵانێن مفتی لە باژارێ هەولێرێ پاقش دەکە. ئێستا ئەمێن دوو ماڵی من هەیە. یەکەم ماڵ بانگلادێش، دووەم ماڵ کوردستان هەولێر. شوهاگ دەبێژە ئەگەر بەرێ کۆڵانان وەها پاک و پاقش بوونا خەڵک کێمتر بە نەخۆشیە دەکەتن و باژارژی خۆشەکتر دەبوو. دوو مانگ پێشترات جادا زۆر پیس بوو، بۆنی بوو، بەخوای ئێستا پاک بوو. خاڵێک نایە دەرێ، هیچ فێرە نادێ جوبێل خەوێنە. ئەو هەبی هەموو ڕۆژە، هەموو مانگانە، هەموو ساڵ ئەو هەبی نەخۆش نابینی. کۆرۆنا نەخۆشی کۆرۆنا زۆر خراپە. دەبی خەون بی باشترە. لە گۆری ئامارە کۆمپانیایە پاقشکەر نزیکی 10,000 کارکەرێن بیانی لە کوردستانێک کارێ پاقشکردنە دەکەن کو موچەیەوان مەهانە بە تەواهی $500. شوهاگ پەیامێکی دەدە خەڵکی کوردستانێ داکو ئەو پەرە لەوان ڤەگەرە. ئێستا بانگلادێشی، نەپالی، هیندی، فیلیپینی هەموو کوردستان هەولێر خەون دەکە. ئێستا ئەوها خەون بی پارەکە دەگرێەوە بۆ خۆی. ئەنی بەکرێ مالیکانی ئاشی دەکرێ لۆمێن ناوێ پارە. ئێستا نەخۆشی کۆرۆنا وەڵا دنیا تێک دەیە. دنیا خەڵک ئێستا ئیش نییە، پارە نییە، مشکلە. ئێستا خەون بی کەس ناوێ خەون دەکە. شوهاگ ساڵا 2018 پشتی 7 ساڵان جارا یەکەم ڤەگەریا بەنگلادێشێ لەبەر ژن ji xwe re anî. Piştî 4 mehan vegerîya serkarê xwe niha keçeke wî heye lê tenê birêya vîdeo çatê keça xwe dibîne. ئێستا منداڵەکەم بوو بەس منداڵەکە بەخۆیان من نادیتیە. بەس تەلیفۆنی تەفسیری دەکەم. ئەنی ڤیدیۆ بایبەری ئیمو هەموو ڕۆژ تەلیفۆنی تەماشا دەکەم. بەس هیچ نادیتیە. بەس ئێستا حەز دەکەم داچووم بەس ئێستا ڕێ نییە. ڕۆژانە پەیوەندیە بە ماڵباتە خۆ re dike û rênmayan didewanda ku xwe ji kۆrۆnayê biparêzin. সব দইতেছে না, হ্যাঁ ভালো আছো নি? হ্যাঁ পরে আমার মেয়েটার কি অবস্থা এখন কিন্তু করোনা কিন্তু ভাইরাস এখন কিন্তু ভাইরাস কিন্তু যিনি من پیم گوتی داره استا زور مشکلیه دنیا خراب بوا اگالی بی خاون مندل که دستی خاون بی قلبی خاون بی جلکی پاک بی خاون بی مالا که خاون که همروزه خاون که جلکی خاون که ناچی داره هر مالی بی دچی لیو را دنشی پیکو سیجان نفرا درا دنشی نبی ممنوع دچی تو گرما $5 گرما সে রোজ আশাই দাবাই দাঁড়াই তোমার আকাশ তোমার বাতাস আমার পানে বাজাইবা আমার পানে লাগে সুদার মতো شوهاگ و هەواڵێن xwe بەشێک ji dema xwe bi lîstinê derbas dikin. Piştî westîn û lîstinê vedigerin odeyên xwe û hinek ji wan şîvê amade dikin. Ev nimûneya jiyana piraniya karkerên biyanî ye li Herêma Kurdistanê.